لحديثك صحيح مسلم دهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي عيسى پیغمبر صلى الله عليه وسلم لقل هاولكاني مسلمان كان دا لكيوي طور حسر دبن چونکە ناتوانن بێنە خوارەوە، ناتوانن هیچ شوێنێک بکەن، چونکە یاجوج و ماجوج هەر کەسێ بێتە بەردەمیان ئەیکوژن، هیچ کەسێکیش خوای گەورە فەرمی ناتوانێت بەرە ڕوویان بێتەوە، ئەوەندە ژمارەیان زۆرە. بەڵێ عیسا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵەکان و سەحابەکان و هاوڵەکانیدا بەڕاستی حەساریان لەسەرە، برسیان دەبێ، ماندوو دەبن. ئەمجا عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فەرمانی خوا دوعا دەکات، لەگەڵ هاوڵەکانیدا دوعا دەکەن خوای گەورە ئەم قەومە لەناو بەرێت، چونکە ئەمانە هیچیان نەیەڵە. خوای گەورە کرمێکیان بۆ نێرێ، کرم بۆ یاجوج و ماجوج، کرمێکیان بۆ ئەنێرێ ئەدا لە ملیان. ئەو کرمە پێڵەن نەغەف کرمێکە لە لوتی حوشتر و مەڕا هەیە، لە ناو لوتی حوشتر و مەڕایە، کرمێکی ئەبێ ناو لوتی حوشتر و مەڕا بێ چی بێ، چەندی لاوازە. سبحان الله، خوای گەورە بە ضعیفترین مەخلوقی خۆی کرمێک لە ناو لوتی ئاژەڵایە، ئەو کرمەیان بۆ دەنێرێ بۆ قەومی یاجوج و ماجوج کە لەو پەڕی قووەتان، هیچ قووەتێک نەبووە لەسەر زەویە بەقەدەمان بە قووەت بێ، بەڵام ئەو کرمەیان بۆ دەنێرێ خوای گەورە کە کرمی حەلەزۆنی پێڵێن ئەمڕۆ. سبحان الله، خوای گەورە قودرەت و دەسەڵاتی چەندێ زۆرە لەو حیوانە ضعیفەدا، لەو ئاژەڵە ضعیفەدا کە کرمێکە لە گیانلەبەرێکی ئاواز ضعیف و لاوازدا بەهێزترین و بە قووەترین قەومی سەر زەوی لەناو دەبات. سبحان الله، لێیان دەدات چۆن دەڵێ یعنی ئینسان چەندێک بزانێت لاوازە، بەرگەی بەکتریا ناگرین، بەرگەی ڤایرۆسێ ناگرین. ئەو تا قەومی یاجوج و ماجوج خوای گەورە بە کرم لە ناویانە بات. نەمرود ئەیوو من خوام، خوای گەورە بە مێشولە لە ناوی برد. بۆیە خوای گەورە بەڵای زۆرە، ئینسان لوتی بەرز نەبێ، لە خۆی بایی نەبێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێکە لێیان ئەدات هەر هەمویان بە یەکەوە دەکوژێت، یعنی یەک نەفەر چۆن نەمرێ، مرۆڤێک چۆن نەمرێ، یەک نەفەر هەموو یاجوج و ماجوج بەهۆی ئەو کرمەوە لێیان ئەدا و هەمویان وەکو یەک نەفەر ڕۆحیان دەرەچێت، هەر هەمویان دەمرن کە قووەتەکەیان و دەسەڵاتەکەیان و زۆرێکیان بێوێنەیە، ژمارەیان لە حەد بەدەرە، هەموو زەوی داگیر دەکەن. سبحان الله، خوای گەورە هەمویان وەکو یەک نەفەر لەناوە، یعنی بە چرکەی هەمویان لەناو دەچن بەهۆی ئەو کرمەوە.